بەڵێ بەردەوام بین لەگەڵتانە بە میوانداری دکتۆر ئاراس عەبدوڵڵا چاودێری سیاسی کە لەگەڵمانە زیاتر گفتوگۆ و باس لەسەر کۆبوونەوەی پەرلەمانەکەین ئەو مادانەی کە پەسەند کراوە وەوانەی کە ماویشە و کاریگەریەکانیشی بە شێوەیەگە بێت بەخێرتا هاتن تەکەین و با لە سەرەتاوە بۆ دەست پێ بکەین کە لە ڕووی یاسایی و زانستیشەوە ئایا تا چەندە دروستە کە بۆ 3 ساڵ بودجەیەک قبول کرێت جا بە تایبەتی 2024 و 2025 تا چەندە ئەمە سەرکەوتووە بێت ئەم جۆرە بڕیاردانە؟ بەڵێ بیانیتان باش طبعاً دروستکردنی بودجەیەکی گەورە بۆ ماوەیەکی 3 ساڵ چکە بۆ یەکەمین جارە لەسەر ئاستی عێراق بودجەیەک نزیکەی 200 تریلیۆن بێت مەترسی دروستکردنی ئەجز لەسەر ئایندەی عێراق لە ڕووی داراییەوە دروستەکە چونکە هەروەک وا دیارە نرخی هەر بەرمیلێک لە فرۆشتنی بەرمیلێک لە بە 70 دلار تەخمین کراوە کە ئێمەش نازانین لە ئایندەدا نرخی بەرمیلی نەوت چی لێ دەڵێت ئەگەری دابەزینی نرخی بەرمیلی نەوت لەسەر ئاستی جیهانی کاریگەری کێشە بۆ بودجە دروست دەبێت لە ئەگەری دروستبوونی ئەو کاریگەریانەش حکومەت ناتوانێت ئەدا و مەهامی خۆی یاخود نەخشە ڕێگای بودجە بە تەواوەتی پەیڕەو بکە بۆ کارەکانی چ لە پێداویستیەکانی ڕۆژانی دام و دەستگاکانە چ لە خزمەتگوزاریەکانە چ لە دابینکردنی موچەی فەرمانبەرانیشە بۆیە لە ڕووی زانستیەوە هەڵەیە بودجەیەکی گەورە بۆ ماوەیەکی درێژخایانیش کە 3 ساڵەدا بندرێت مەترسی لەسەر ئایندەی عێراق لە ڕووی داراییەوە بێئەزموونیش ڕۆڵی ئەبێت چونکە عێراق بەم شێوەیە قەت بودجەی وە تێنەپەڕاندووە یاخود پەسەند نەکردووە. بەڵێ لەو حاڵەتانە کە تووشی کێشە بوو دەبێت پەنا باتە بەرقەرزی نێودەوڵەتی لە سندوقی نەختی نێودەوڵەتی یاخود لە بانکی ناوەندی نێودەوڵەتی لەو حاڵەتانەدا تووشی کێشە بێت وکە تۆ هەر قەرزی وەرەگری بە چەند زیادە ئەیدەوە بۆ بانکانە ئەوە عێراق لە ڕووی داراییەوە دیارە خەوەر و پاشەوە بۆیە ئەوەی کە کراوە بۆ ماوەی 3 ساڵ دانانی ئەو بودجەیە دەتوانین بڵێن هەڵەیەکە بەڵام بۆ دەرچوون لەبەر ئەو هەبوونی پرسی سیاسی و کێشەی سیاسی لەسەر ئاستی ناوەخۆ و تەغیرخستن بەردەم دروستکردنی حکومەتەکان ئەو هەنگاوەنراوە بەڵام لە ڕووی زانستیەوە بە هەنگاوێکی هاڵا ئەژمارەکرێ و مەترسی لەسەر ئایندەی عێراقیە چونکە داهاتی سەرەکی عێراق نەوتە تۆش ئێمەش نازانین بۆ 24 بۆ 25 نرخی نەوت چی لێدێ. باشە باست لە دۆخی ئابووری و دارایی لە عێراق کرد و دەزانین دوێنێ شەو بڕیار لەسەر ئەوەش دراکە بەهای 100 دلار لە بەرامبەر بە دیناری عێراقی بە 130,000 جێگیر بکرێت. ئایا ئەمە لە ڕووی ئابووری و داراییەوە تا چەند کاریگەری لەسەر عێراق بێت لە ماوەی ئەو 3 ساڵە مەترسیدار نییە؟ کەمکردنەوەی نرخی دلار بۆ 130 لەوانەیە لەلایەنێک لە بەرژەوەندی هاوڵاتیان بێ ئەگەر بە پراکتیکی لەسەر ئاستی بۆرسەی شارەکانیش جێبەجێ بکرێت نەک تەنیا لە ڕێی بانکەکانەوە کە ڕاستەخۆ بەسەر بە عێراقن بە نرخی 130 بدرێ بە کۆمپانیا و بە بازرگانەکان لە ناو بازارەکانە بە 140-145 بێ ئەگەر هاتو ڕقابێ هەبوو بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە و بە تەواوەتی جێبەجێکرا کاردانەوەی ئیجابی بۆ هاوڵاتیانە بێ لەوانەیە بەسبی بۆ حکومەت بشێتەوە بەڵام لەسەر ئاستی هاوڵاتیان دابەزینی نرخی دلار لە بەرژەوەندی هاوڵاتیان ئەبێ ئەوە بەڕاستی باشە بێ بەڵام تا چەند حکومەت ئەتوانێ بەرگە دەگرێ ئەتوانێت دیفاع لەو هەڵوێستی خۆی بکەوە لە پرۆژەی یاساکە هەیەی ئەوە گرینگە لە ئەرزی واقع تا چەند ئەتوانێت جێبەجێکە ئەوە گرینگە. باشە با بینە سەر سنووری هەرێمی کوردستان ئەوە دەسەڵاتەکانی سنووری هەرێمی کوردستان مامەڵەکردنی ڕاستەوخۆی حکوومەتی عێراق لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان دژ بە دەستور نییە لە کاتێکدا کە کوردستان بۆ خۆی سربەستە چ بڕیارێک لە نێوان پارێزگاکانی خۆی ئەدات. ئەو بڕیارانەی لە لێژنەی دارایی پەرلەمانی کوردستان دەرحەق بە هەرێمی کوردستان درراوە نادەستوریە نایاساییە نادەستوریە لەبەر ئەوەی پێچەوانی دەستوری عێراقەکەەوە هەندێک دەسەڵاتی داوە بە هەرێمەکان نەبوو پەرلەمانی عێراقی نەبوو هیچ لێژنەیەکی پەرلەمانی هەیە بتوانێت دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەم کاتەوە نایاساییە لەبەر ئەوەی ئێمە لە عێراق تاوەکو ئێستا پرۆژەی یاسای نەوت و غازمان نییە ناکری لێژنێکی دارایی بێت هەندێک مەرجدا بنێ بۆ پرسێک کە پەیوەندی بە نێوان هەرێم و بە مرکزەوە هەیە ئەبێ پرۆژەی یاسا نەوت و غاز تێپەڕێنرێ ئەو کاتە ئەتوانرێت کا لەسەر ئەو پرۆژێ بکرێت کە لە ئێستادا ئەو پرۆژە یاسایەمان نییە ئەبێ پشت بەو ڕێکەوتنە ببەسترێت کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە عێراقدا کراوە تاوەکو پرۆژە یاساکە تەطبیق دەکرێت بۆیە تەگەرەخستنی بەردەم تەگەرەخستنە بەردەم ئەو هەوڵانەوە ئەو ڕێکەوتانێک کە لەوان هەرێم بەغدا هەیە مەرامی سیاسی لە پشتە هەندێک لایەنی تری شیعە لەوانەیە تەنیا ئامانجیان هەرێمی کوردستان نەبێ ئامانجیان شکاندن و لە کەدارکردنی حکوومەتەکەی سوودانیش بێ ئەوانە هەموو کۆمەڵی فاکتەرن عێراق کە ئێستا سەریان هەڵداوە کێک بە دروستکردنی کێشەیە لە بەردەم پرۆسی سیاسی عێراق بەڵام لە ڕووی یاساییەوە بەڵێ پێچەوانەی و مامەڵەکردنی
ناوەندیش لەگەڵ هەر پارێزگایەکی هەرێم بە صریح العبارە لە مادەی 107 دەستوری عێراق ئاماژەی پێکرایە زۆر نادەستوریە ئەبێ مامەڵە لەگەڵ هەرێم بکە نۆک لەگەڵ پارێزگاک لەسەر ئاستی هەرێم چونکە مامەڵەکردنی ناوەند لەگەڵ هەرێمەکان لە مادەی 107 دەستور زۆر بەواضحی ڕوونکراوەتەوە. باشە ئەگەر بکرێت زۆر بە کورتی وەڵامیشمان بدەیتەوە لەسەر مادەی دووهەم کە دواخرا کە زیاتر باسی قەرز ئەکات و هەروەها کورتێنان و خەرجی بەکاربردن ئەکات پێتان وایە بۆچی دواخرا؟ مادەی دوو زۆر بڕگەی لێ دەبێتەوە لەوانەیە ئەگەر لەسەر مادەی دوو بانە دوێنە شۆ بەس دەیانتوانی مادەی دوو بڕوێنن پەیوەندی بە نەفەقات و بە عەرز و بە قەرز و بۆ بابەتانەوە هەیە تەقەت خۆی دەبینێتەوە لە 13-14 بڕگا ئەو بڕگانستان خاڵێکی زیادی دەبێتەوە ئەو کاری سەرەکی ئەوەیە کە مادەی دوو دواخرا دەنا هیچ کێشەیەکی گەورەیان نییە. باش ئێمە سوپاس دەکەین دکتۆر ئاراس عەبدوڵڵا چاودێری سیاسی لەگەڵمان بۆی سپاس زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس.